ئەمڕۆ هاتووم بۆ ئەم کۆبوونەوەی کە ئێستا کردویانە بڵین ئیتر کۆبوونەوەی ئەم پشیلە جوانانەیە منیش هاتووم وەکو خاوەن پشیلەیەک بۆ ئێرە من پشیلەکەم تۆزێ ئیجتیماعی نییە اینجا ئەمە یەکەم جارە کۆبوونەوەیەکی ئاوا بکرێ هەر لەواتی هێناومە ئەوە تقریبا ئێمە سەعاتێکە لێرین هەستەکەم گۆڕا پشیلەکەم تۆزێ باشتر بوو. چاوەڕێت پشیلەکەت ببێ بەشات ئیشەڵڵا چاوەڕێم زانیم پشیلە ئەرکی بە خێوکردنی قورسە ئەرەوەڵات تۆزێ ئەستەمە چکە مەسرەفی زۆرە لەبەرەوە قورسە زۆر دەستەنیا خۆت ئەرکی و مەسئولیەتی پشیلەکەت هەڵەگریان خێزان بەیەکەوە هەر خۆم و خێزانەکەش تا چەند هۆگری پشیلەکەت وەڵا زۆر زۆر بە تایبەت خۆم زۆر گرنگی پێ براوەی هاوڵی شەجوانی پشیلە پیرۆزە میلۆجان You are my princess وڵی زۆر دڵخۆشین بەڕاستی کە پشیلەکەی مەکشا جوانی پشیلەکانی سلێمانی هەڵبژێراوە بەڕای من هەموو پشیلەکانی کەش جوانێکی تایبەتی خۆیان هەیە هیوای سەرکەوتن بۆ مولایەکە خوازم زۆر سپاس بەس ئەو پشیلێتان هەیە لە ماڵەوەیان پشیلێتری بەزم پشیلەیەمانەیە کەم تەجروبەتانە لەگەڵ بەخێوکردنی بەڵێ ئەستان چۆن وڵی بەڕاستی بەخێوکردنیان زۆر تایبەتە زۆر چێژێکی ینی تایبەتی هەیە چونکە ڕێک لە هەموو هەستێکی تۆتی ئێگا لە خۆشی و ناخۆشیەکانە لە تۆتی ئێگا کاتێککە بێتاقەت بیەت بۆ لات ئێوێ بە جۆرە لە جۆرەکان بتوانێت لەو بێتاقەتی و بڕەوێنێتەوە هەستت چۆن ئەمڕۆکە پشیلەکە بۆ بەشان هەستێکی زۆر خۆشمەیە بەڕاستی باز ناکرێت.